ببورە هاوڕێ هەرسەکیان دەزاڵە بڕن هەورامی لە باری ڕاگەیاندن و هونەرمەندە من بە پارێزگار ئەڵێم تا ئێستا کوا کەناڵی ڕاگەیاندنەکەی چالاکیەکەی لەکوێوە پەخشیەکەی لە فەیسبووکە دوایەوەش ئەمە بە ڕێزانەمیان باسی کێسانخانیان کرد چەنها ئافرەتمان هەیە لە هەڵەبجەیە خانم من لەگەڵ ڕێزما بووێن لە کێسانخان و حەمیدەخانی تر کامیان لە چالاکیەکانە دەرکەوتن کامیان لەگەڵ ئێمەیە بوو ئێمە چەنها ڕێکخراومان هەیە ئیشەکەین چالاکیەکەین لە کێسانخان زیاتر کەسی تر نایەتە ناو چالاکیەکان چەنها ئەندامی ئەنجومەنی پارێزگامان هەیە کە لە هەڵەبجەوە دەرچوون لەسەر حیزبەکانی تر جگە لە مامۆستا ڕزگار کەی تریان لێرن ئەوانی تر لەکوێن بۆ نایەن قسە بکەن باشە گۆڕان پێشتر ئێوە دێمە واکەین کە بووین بۆن فەرموویێسە پارێزگارمان گۆڕانە ئەگەر سبێنێ یەگرتو یان حیزبێکی تر بێتە سەر حکم دڵنیا بە لە یەکێتی و پارتر باشتر ناکات تەنها قسەی من ئەوەیە با ئیتر خانمانیش بێنە پێشەوە بڕۆ بزانە لە شوێنەکانە لە ڕێستۆرانتەر بەداخەوە تێلمان نییە مەهیز لە مەدامەکانمە کوا ئافرەتەکانمان کوا خانمەکانمان ئەمە چی وا لێکردووە ئاخلێتی سیاسەتی ئیسلامی پێشوو من ڕێزمێ من خۆشم ئیسلامە وایە ئەچیتە هەر شوێنێک بۆ سلێمانی پێشکەوتووە لەبەرەوەی ئاخلەتی ڕۆشنبیریە بەڕێزم تۆ نازانی لە سلێمانی بە هەڵەبجە ئەڵێن پایتەختی ماتۆر ڕاستەکە پایتەختی ئاشتی نییە کوا پایتەختی ئاشتی لە ماتۆر زیاتر هیچی تر نابینی